کاراکردنەوەی پارلەمان هەنگاوێک بەرەو یەکخستنەوە و ڕێخستنەوەی ماڵی کورد دیبەیتێکی هاوبەشی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و ڕێکخراوی ئەنستیتوی وۆرکا بۆ گەشەپێدانی دیموکراسی کە ئامانج لێی وەرگرتنی دوایین هەڵوێستی فراکسیۆنە سەرەکیەکانی پارلەمانە لەم بارەیەوە کە جگە لە پارتی دیموکراتی کوردستان نوێنەری هەر یەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئامادەبوون هەمووان کۆک بوون لەسەر کاراکردنەوەی پەرلەمان بەڵام با میکانیزم و شێوازی تایبەتی خۆیان شێوازی چارەسەرکردنیشی جگە لەوەی لە ڕۆژ یاساییەکەوە پێویستی بەوە هەیە پەرلەمانتاران ئامادە بن پێویستی بە چارەسەری سیاسی هەیە تاکو ئێمە نەتوانین لە ڕووی سیاسیەوە چارەسەرێک بۆ دۆخی هەرێمی کوردستان بدۆزینەوە ناتوانین دانیشتەکانی پەرلەمانمان دەست پێ بکەینەوە بەڕەچاوکردنی هەردوو ڕەهەندی سیاسی و یاسایی چونکە ئەبێ کاراکردنەوەی پەرلەمان چارەسەر بێ بۆ کێشەکان و پەرلەمانێکی حەقیقی بێنێتەوە ئارا نەک پەرلەمانێکی زەعیف نەک ئەوەی کە کێشەکان قوڵتر بکاتەوە. 11 مانگی تر پارلەمانی کوردستان کارەکانی کۆتایی دێت و بەمەش ئیتر خولی چوارەمی پارلەمانی کوردستان کە بە تەنگەژە و داخرانی دەرگاکانی لە دوایی هێنانە ئارای پرسی سەرۆکاتی هەرێم گیرۆ دەبوو ماڵ ئاوایی دەکات تا ئەو کاتەش هەوڵی کردنەوەی دەرگای پارلەمان یەکێکە لە ئامانجەکانی پارلەمانتاران تا ئێستاش جگە لە دیبەیت و کۆکردنەوەی ئیمزا هیچ هەنگاوێکی فعلی بۆ ئەو کارە نەنراوە. سەرۆکی پەرلەمان بانگێشتی ئەندامانی پەرلەمان کە لە هەولێر بێ لە دێگەڵە بێ لەم لای دێگەڵەوە بێ لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێ ئێمە هەر شەشەکەمان ئامادە ئەبین و ئیمزاشمان کردووە و خاوەن ئیمزاکانی خۆشمانین. لە ماوەی ئەم ساڵەدا کە پەرلەمان پەکراوە ئەم هێزانەی ئەم چوار هێزە سەرەکیە بە تایبەتی کە پرۆژەی هاوبەشیان هەبووە دەبوایە چەندین کۆبوونەوەیان بکردا دەبوایە هەڵوێستەکانیان یەک بخستایە دەبوایە هەڵوێستی ڕوون و ئاشکراتریان هەبوایە. چارەسەری پرسی کردنەوەی دەرگای پارلەمانی کوردستان کە بەسەر دوو ڕادا دابەشوە تا ئێستا سەرباری چەندین هەوڵ و قوڵبوونەوەی ناکۆکی و ململانەکان بە ئومێدەوە لێی دەڕوانرێ بەڵام دەوترێ ئومێد و قسەکردن هیچی لەبارەکە نەگۆڕیوە ئەگەر هێز و لایەنە سیاسەکان هەنگاوی کردەی نەنێن. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.